سەوزەکانی کەمان مەبەستی ئێمە وەکوتم ئەو سەوزانەیە کە لەناو ئاوا ئەژین لەناو ئاوا سەوزە بن لە گەشە ئەکە لەناو ئاوا چکە وەکوتم لە ڕێگەی ئێلکە شەیتانۆکە و ئەگوازرێتەوە ئەبێ ئەو ناوەندە هەبێ بۆ ئەوەی بچێتە سەر سەوزەکە و بچێتە ناو لەشی ئێمەوە سەوزەکانی کە ئەو گرفتیان نییە بەو شێوەیە لەم قۆناغەیە بە هیچ شێوەیەک نەخورێنەوە سەوزانە زۆر باشترە نەک پشت بە ئەوە بەسین چۆن بیشۆن و چۆن نەیشۆن نەخورێت زۆر باشترە تەنها ڕێگەکەش ئەوە نییە بڵێن تەنها لە ڕێگەی کوزەڵەوە طبعاً هەر سەوزەیەکی کەژ یا خەیارە تەماتەیەکی سەیرانیا بۆ گەشتێکە ڕووین لە ئاوا ئەشۆرێتەوە لە کانیاوێکە ئاشۆرێتەوە ئەگەر ئەوە ئالوودە بوو بێ بە پاشە ڕێ ئاژەڵ بە دڵنیایی ئەچێتە سەرەوە یان ئاوەکە ئەخورێت زۆرجار ئاوی کانیاوەکان گوێ نایەنێ ئەخورێت یان ئاوی جۆگەلەکان ئەوەش احتیمال هەیە لە ڕێگەی ئەوی شۆ بگوازرێتەوە جارێکیکە هەم لە ڕێگەی ئاوەکە هەم لە ڕێگەی ئەو کەلوپەلو بڵێن سەوزە خواردنانی کە لە ئاوەکەی ئاشۆرێتەوە هەم لە ڕێگەی سەوزە ئاویەکانەوە بە دڵنیاییەوە ئەوە ئەگوازرێتەوە ئەچێتە لە ناو لەشی ئێمە بۆیە ئەمانەی کە باسم کرد هۆکارە سەرێکیەکانی گواستنەوەیە ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک خۆمانی لێ دوورخێن و لەم کاتەیە زۆر باشترە لەوەی کە بمانی بە شێوەیەک بە شێوەی بیشۆنیانەی شوێنەوە.